چاودێری بەردەوام هەیە لەسەر پاس و تەکسی و ئەو ئامێرانەی گواستن. دەمێت پێم بڵێ لە چەند قوتابی لە قوتابخانەکانی پارێزگای هەولێر ئەمساڵ خوێندنیان دەست پێ کردن؟ بە فەرمانی وەزارەتی پەروەردە ئەمڕۆ 21 نۆ زەنجی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2025-26 دەستی پێکرد. ئێمە لە سنووری پارێزگای هەولێر بە ئامادەبوونی ڕێزدار پارێزگاری هەولێر ئەمڕۆ لە قوتابخانەی ئەیوبیا کە یەکێکە لە قوتابخانە هەرە دێرینەکانی شاری هەولێر زەنجی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لێدرا. دیارە پەروەردەی ناوەندی هەولێر 401 قوتابخانە لە خۆ دەگرێتن کە 193,000 قوتابی دابەش بووینە بەسەر قوتابخانەکان. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە سەرجەم پێداویستەکانی خوێندنی دابین کردووە بە تایبەتی لە ڕووی پرۆگرام و کتێبەکانی خوێندن بە ژمارەی قوتابیان چاپ کراوە و ڕێخستنی مامۆستایان و دابینکردنی مامۆستا بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن. هەروەها سەرجەم ئەو بابەتانەی پێویستە لە تەختە ڕەشە لە کەلوپەلەکانی خوێندن و بگرە لە داهاتوێکی نزیک نەوت بۆ قوتابخانەکان هەموو ئەوانە وەزارەتی پەروەردە بە پاڵپشتی حکوومەتی کوردستان دابینی کردووە. باش مامۆستا سەبارەت بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لەو 400 قوتابخانەی کە باست کرد چەندیان نۆژەن کراوە و چەندیشان نوێن ئەم ساڵ بۆ یەکەم ساڵ خوێندن تێدا دروستکردنی قوتابخانە ساڵانە چەندانەیەک لە نێو شاری هەولێر و لە سەرجەم پەروەردەکان ئەنجام دەدرێت. بەڵام نۆژەنکردنەوە کردارێکی بەردەوامە و بۆ ئەم ساڵیش چەندین قوتابخانە ئەوەی پێویستی بە نۆژەنکردنەوە بۆ نۆژەن کراوەتەوە. هیچ قوتابخانەیەک لە نێو شاری هەولێر بەو شێوەنیەکەوە نەتواندرێت دەوامی لێ بکرێت. هەمووی نۆژەن و ئامادەیە و پرۆژەی نۆژەنکردنەوە پرۆژەیەکی بەردەوامە ساڵانە هەموو قوتابخانەیەک پێویستی. باشە مامۆستا لێر ساڵانە گلەی لەو شۆفێری پاسانە یاخود ئەو تەکسیانە دەکرێت کە قوتابیان دەگوازنەوە بۆ قوتابخانەکان. ئێوە چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر بۆ ئەوەی ئیتر دایک و باوکان گلەی نەکەن لەوەی کە قوتابیەکانیان بە سەلامەت دەگەنە قوتابخانەکان؟ ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر لێژنەیەکی تایبەتمان هەیە کە نوێنەرایەتی قامیەتی هەولێری تێدایە. ساڵانە سەرجەم قوتابخانەکان بەسەر دەکەنەوە و کۆبنەوە بە سەرجەم خاوەن پاس و شوفێرەکان دەکەن بە کۆمەڵێک ڕێنماییەکەوە وەزارەتی پەروەردە و وەزارەتی بە هاوکاری وەزارەتی ناوخۆ و دام و دەستگا فەرمیەکان دیاری کراوە. هەموو ئەوانە بەڵێننامەیان پێ واژوو دەکەن و سەرجەم خاڵەکان پێویستە جێبەجێ بکەن و چاودێری بەردەوام هەیە لەسەر پاس و تەکسی و ئەو ئامێرانەی گواستن. باشە ڕێکار چییە بۆی بازەوە دەکرێت کە کامێرای چاودێری بە شێوازێکی ئیجباری دانراوە لە نێو پاسەکانەوە تا چەند ڕاستە؟ هەوڵ دەدرێتن بەڵام ئاسان نییە لە نێو هەموو پاسەکان و هەمووی کۆنتترۆل بکرێ بە یەکشێوە. بەڵام ئەو شوێنە یاخود ئەو پاسە یاخود ئەو هێڵەی کەوا پێویستی پێبی چاودێری لەسرە و متابعی لەسرە و ئیزراعاتیش کراوە. ئەگەر پاسێک لاساری کردبێ یاخود خاوەن شوفێری پاسێک و تەکسیەک لاساری کردبێتن ئێمە ئیزراعاتی توندمان لە کردووە و دوورمان خستەوە و ئیزراعاتی هەم غەرامەی مادی هەم دوورخستنەوەشمان ئەنجام داوە.